سێ یاریەکی باسکەی نوێیە. ئێستا لە سەراستی نێودەوڵەتی تۆمار کراوە بە یاریەکی فەرمی نێودەوڵەتی ناسێنراوە. هەروەها خول و لە ئۆڵمپیادیشدا تیمەکانی باسکە یاریەکە ئەنجام دەدەن. هەردوو تیمەکە لە یەک سەبەتە خاڵەکانیان تۆمار دەکەن و هەر تیمێک سێ یاریزان بەشداری پێدەکات. بطولة 3-on-3 للفتيات وللشباب طبعا پاڵەوانێتی یاری 3-3 بۆ کچان و کوڕان و بۆ تەمەنەکانی 16 ساڵ و لە چوارچێوەی یەکێتی عێراق بۆ سازکردنی پاڵەوانێتیەکان. هەرچەندە یەکێتی خەرجی زۆری پاڵەوانێتیەکان هەڵناگرێت بەڵکو تەنها ناوبژیوان و هۆڵەکانمان بۆ دابین دەکات. ئێمە لە دەربەنیخانین و زیاتر لە 3 ساڵە تیمەکانی لەخۆ گرتووە بۆ تەمەنە جیاوازەکانی کچان و کوڕانیش ئەوەمان لە بەرچاو گرت و پاڵەوانێتیەکەمان لە دەربەنیخان کردەوە کە زۆرترین تیم لە سلێمانیەوە و زۆرترین یاریزانی هەڵبژاردنی نیشتیمانی عێراق لە سلێمانی. هنا في دربندخان السليمانية فضلا عن أغلب الفرق النسوية هي من السليمانية وهي أغلب فرقنا اللي تمثل منتخباتنا الوطنية. لە عراقی ژەم شێوازەیاری ئێستا پەرەی پێدراوە و خول و یاری دۆستانەیشی بۆ ئەنجام دەدرێت. یانەی دەربەنیخان خولێکی کردوێتەوە بە ناوی سەلاحی حسینی قاور سەرۆکی کۆچکردووی یانەی دەربەنیخان. تیمەکانی باسکە لە عێراق و کوردستانەوە بەشداریان تێدا کردووە. ئەمڕۆ دەی 6 خولی 3 کچانی عێراق کچانی لاوان و تازە پێگەیشتوانی عێراق لە شاری دەربەنیخان دەستی پێ کرد کە ئەمڕۆ کچان تەواوە بێ هەردووە بە دوای کچان کوڕانی بە هەمان شێوە لاون و تازە پێگەیشتوانی عێراق هەر لە دەربەنیخانە کرێ و سبەینێش خولی 3 کوڕان و کچان کە یەکەم جارە لە عێراقا ئەم خولە ئەکرێ کە کوڕ و کچ بە یەکۆ لە یەک تیپا بەشداریە بن کە جێگەی شانازیە ئێمە توانیمان ئەم خولە بێنینە دەربەنیخانەوە. خود زانی ئێمە بەڕاستی هەموو شتێک طموحە هەموو شتێک دوای ئەوەی کە خۆتمان دۆکەی ئەتوێ ئەنجامێکی باش بەدەستبێنیت. ئێمە وەکو ئاگادارن و خۆشمان ئاگادارین تیپەکانی عێراق بەڕاستی بەهێز بوون لە تیپی کچانە پاڵەوانی عەرەب بوون لە تیپی کوڕانە پاڵەوانی بەڵام لەبەر بارودۆخی زروفی عێراق کە ڕوویدا تۆزە مستەواکانیان هاتە خوارەوە. ئێستا ئەمە باشترین هەلە بۆی کە ئێمە بتوانین جێگادەستی خۆمان وەکو کورد جێگا بکەینەوە لە هەڵبژاردەکانی عێراقا کە ئەمە هەنگاوێکی باشە. خۆتان نزانن لە ماوەی داهاتوو نزیکدا پاڵەوانێتێک هەیە پاڵەوانەتی لاوانی کچان لە میسر پاڵەوانێک ترەیە لە ئاسیا پاڵەوانێک لە ئەمانە هاندەرن بۆی کە ئەمە بتوانین ئەم کچانەمان لە ئێساوە پەروەردە بکەین. خولەکە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت 10 مانگی حوزەیران بەڕێوە دەچێت. یاری بۆ کچان و کوڕان و کوڕ و کچ تێکەڵ ئەنجام دەدرێت. ڕێبین محەممەد شارپرێس دەربەنیخان.